و سال 2020 یا پامی ملت کرد ایشالله گرانوان آچت دابرید کردستان و کرکوک و شنگار و منطقه 140 بو سر کردستان او هیوایا خوشی و خوشبختی بو گش ملت کرد هر چا پاچت کردستانه. هیوادارم ساڵی 2020 بیتە ساڵێکی خۆشی و ئارامی لە هەموو خەرکی کوردستان. یعنی هیوادارم کوردستان بەرەو پێشتر بڕواتن. ساڵا 2020 ئەم وەکو ملەتێک کورد لە کوردستانە خوا نازدار بکەینە ئارمانجا خۆ ئەویش دەولەت بوونە. هیوی دارم ئەمی ڕۆژت مەخۆشی و جەژن بن سەر ملەتێ مەدا چونکە ئەم وەکو ملەتێک کورد مەزور نەخۆشیە دیتین هەل دەستپێکا شۆڕەشی هەتا ئەڤروکە مەزور قوربانیە دایت.